ئێستا بارودۆخەکە هەستیارە، قۆناغێکی مەترسیدارە. ئێمە ئێستا لە شەوتی دووەمی جەولەی دووەمی قۆناغی دووەمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەین. لە جەولەی یەکەمە تا ڕادەیەکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک لە زۆران بازیەکەی لەگەڵ ڤایرۆسەکە کردمان تا ڕادەیەک سەرکەوتوو بووین. بەڵام ئەم جەولەیەیان حاسیمە یەکلاکەرەوەیە. ئەگەر خوا نەخواستە بدۆڕین بە زەرەرێکی زۆر تیا ئەچینتیایە. بۆیە ئەم قۆناغیان ئەرکەکەی لەسەر شانی نەک تەنیا دەستگای تەندروستی هاوڵاتیانی بەڕێزە، چکە لە هەموو دنیاە ئەوانەی کە خوا نەخواستە بەکارەسا تا ڕۆشتون لە سینەوە لە ئیتالیاوە لە ئیسپانیاوە لە بەشێک لە وڵاتانی کە ئێستا لە ئێرانەوە هەموو ئەوەی ئیسپات کرد لەم قۆناغا قەدەغەکردنی جوڵە گرنگە، تێکەڵ نەبوون گرنگە، کۆنەبوونەوە گرنگە، کۆبوونەوە زیان بەخشە. بۆیە ئالەم قۆناغا هەستیارە لەم جەولەی دووەمی زۆران بازی لەگەڵ ڤایرۆسەکە ئەرکی گەورەمان دانیشتوانە هاوڵاتیانە کە پابند بن بە ڕێنماییەکان. تکایان لێ دەکەم نێنە سەرجادە و کۆڕ و کۆبوونەوەکان لە ماڵەوە لە دەرەوە لە شوێنی نیشتە جێبوونیان نابێت دوو کەس نزیک بن لە یەکەوە ئەنجا وێڕایسیان و 4 و 5 پرسەنامە دانەنێن بەداخەوە کۆبوونەوە و بۆنە و خۆشەویستی دانەنێن سەردانی یەکتری کەم بکەنەوە ئەبێ پشومان درێژ بێ